کەمتر لە 2 هەفتەی ماوە بۆ تۆمارکردنی ناوی لیست و قەوارە سیاسیەکان بۆ هەڵبژاردننی داهاتووی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق. یەکێتی نیشتیمانی کوردستان هەوڵەکانی چڕ کردوتەوە تا تەواوی حزب و لایەنە سیاسیەکان لە چوارچێوەی یەک لیست کۆ بکاتەوە، بەتایبەت لە کەرکووک و ناوچە دابڕاوەکان. پەیامی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ یەکڕیزی و تەبایی و برایەتی لە نێوان هەموو هێز و لایەنە سیاسیەکانی کوردستان ئەنجام بدرێت. بایەخی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێم خۆتان نەزانن ئەم هەڵبژاردنەکە بۆ یەکەمین جارە لە دوای چەندین ساڵ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بکرێت. ئێمە هاتوین بە ڕاشکایی بە هەموو هێز و لایەنە سیاسیەکان دەڵێن ئێمە ڤیتۆمان نییە، هێڵی سوورمان نیە، هەمومان با بە یەکەوە بین. ناڵین پارتی دیموکراتی کوردستان لە دەرەوەی ئەم یەکڕیزی تەبایی بێ، دەڵێن هەمووی تەنانەت نەوەی نوێش. کۆبوونەوەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان و هەردوو حیزبی زەحمەتکێشان و حیزبی شووعی کوردستان وەک خۆیان ئاماژێ بۆ دەکەن کۆبوونەوەیەکی بەرهەمدار بووە. هەردوولایەن هاوڕای یەکێتی بوون بۆ یەکلیستی لە کەرکووک و ناوچە دابڕاوەکانی دیکە. ئێمە وەکو حیزبی زەحمەتکێشانی کوردستان تاکیدمان کردوتەوە لەگەڵ یەکلیستین. پێمان وایە ضرورەتی یەکلیستی بۆ ئێستاکە لە ڕابردوو زیاترە و بەدەر لەوەش پێمان وایە پێویستمان بە کارنامەیەکی هاوبەشەیە بۆ بەرەنگاربوونەوەی هەموو ئەو ئالنگاریانەی لە بەردەممانە. ئێمە سوپاسیانەکەین بۆ پێشنیارە جێگای دەستخۆشیە و هەروەها ئێمەش وەکو حیزبی شووعی کوردستان هەمان بۆ چوونمان هەبوو پێشتریش بڕیاری کۆمیتەی ناوەندی حیزبی شووعی کوردستان بڕیارمانداوە کە تێکۆشان بکەین لەوەی کە لە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێمی کوردستان سەرجەم حیزب و لایەنە سیاسیەکان بە یەک لیست بەشداری هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بکەین. بڕیارە لە کۆتاییەکانی ئەم ساڵ و لە 18 کانونی یەکەم هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق بەڕێوە بچێت. لە دوای پرۆسەی ڕزگاری عێراقیش بۆ دووەمین جارە لە کەرکووک هەڵبژاردن بۆ ئەنجومەنی پارێزگاکان ئەنجام بدرێت. ڕەنجە ڕەحمان، کورتسات نیوز، هاولێر.